جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، زۆر خۆشحاڵم کە جارێکی تر لەگەڵ چاوان لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. لەلایەن منیشەوە گەرموگەشترین و جوانترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویست، دووبارە وەکو گۆڵناز باسی کرد بە بەرنامەی ئێمە و بینەران ئەبینە میوانی ماڵەکانتان. وەکو ڕەواڵی هەموو هەفتەیەک ئەم بەرنامەیە کۆمەڵی بابەت و نامەی ئێوەی خۆشەویست کە بۆ ئێمەتان ناردووە باسەکرێت. گۆڵناز نەزەرت چییە؟ ناوبڕێک ببینین جابینەوە دەست پێ بکەن بە بابەتەکان. فەرمووی. کانشکی کورسانی خانمانی کەمیلان زانی دەمبەیانی ئاواتی دێڵەی عاشقانی نەوگوڵی باشەی بەهارانی یار بەهارانیە. شاوەی سەرچڵانی بارەزای پەرشانی بنارانی بژوێنی ڕۆخی ڕووبارانی بڵبولی بە نەغمەی سەربەردانی یار سەربەردانیە. سارانیە گوڵاڵە سوورای سەوزەڵانیە بەرخەما بێزی هەوارانی چی بێڵێم شیرینتر لایانی یار لایانیە. سەرنجام بە هاوکاری فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا شوێنی کەوتنە خوارەوەی هەلیکۆپتری هەڵگری ڕئیسی و هاوڕێکانی واتە حوسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوە و ئیمام جومعەی تەورێز پارێزگاری ئازەربایجانی ڕۆژهەڵات و فڕۆکەوان و پاسەوانەکانیان لە کاتژمێرەکانی سەرەتایی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سیڤیەکی گوڵان دۆزرایەوە لە کاتێکدا کە تەرمی سەرنشینەکان بە تەواوەتی سوتا بوون. دواکەوتنی نایاسایی دۆزینەوەی شوێنی کەوتنە خوارەوەی هەلیکۆپترەکەی ڕئیسی و هاوڕێکانی و لێدوانی جیاواز و دژبەیەکی بەرپرسانی ڕژیم گومانی سەبارەت بە چۆنیەتی و هۆکاری ئەم ڕووداوە دروست کردووە.
خامنەی لە کاردانەوە بەرامبەر بەم ڕووداوە دەست بەجێ لە کۆبوونەوەی هەیئەتی دەوڵەتدا بەشداری کرد و دواتر لە کۆڕی ئەو بەرپرسانەی سوپادا کە سەردانیان کردبوو سەبارەت بەم ڕووداوە وتی خەڵکی ئێران نابێت نیگەران بن هیچ گرفتێک لە کارەکانی وڵاتدا دروست نابێت. بەڵێ گۆڵناس لەم بابەتەوە سناریوی زۆر جۆرە و جۆر باز دەکرێت وەک ئەوەی کە کەوتنە خوارەوەی ئەم هلیکۆپتەرە ڕووزاوێکی سادە نییە بەڵکو پێدەچێت بەشێک بێت لە نەخشەڕێگە هەنگاو بە هەنگاوی سوپای پاسداران بۆ سەردەمی دوای خامنەی. بێگومان بەم نزیکانە ڕاستیەکانی پێشەم ڕووداوە ئاشکرا دەبن بەڵام سروشتی ئەم ڕووداوە هەرچیەک بێت هیچێک لەو ڕاستیەکەم ناکاتەوە کە ئیبراهیم ڕئیسی یەکێکە لە بەدناوترین سەرۆکۆمارەکانی ڕژیم لە ماوەی 45 ساڵی ڕابردوو. ئەمڕۆ ئیتر لە لای خەڵکی ئێران جەلادی 67 وەکو زۆر لە خەبەر شتەکانی شاهاتووە بووەتە پاشگری ناسنامەی سیاسی ڕئیسی. ژیاننامەی سیاسی ناوبرا و پڕ لە جنایەتی ترسناک کە بە تایبەتی لە قەتڵەعامی زیندانیانی سیاسی لە ساڵی 1367 ئەنجامیدەوە. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە هێزەکانی ڕژیم دوای بڵاوبوونەوەی هەواڵەکە بە شێوەیەکی بەرچاو لە شەقامەکانی تاران و چەند شارێکی تر ئامادەیان بووە بۆ ئەوەی پێش بگرن لە ئەگەری هەر چەشنە کارزانەوەیکی جەماوەر بەرامبەر بە هەواڵی مردنی ڕئیسی. هەندێکیش لەو گرتە ڤیدۆیانە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکرانەتەوە ئاماژەبەوە دەکەن کە خەڵکی شارە جۆراوجۆرەکانی ئێران بە یاری ئاگر خۆشحاڵی خۆیان سەبارەت بە هەواڵی مەرگی جەلادی 67 دەربڕیوە. هاوکات ئەژانسی هەواڵی ئەمنیەتی تەنسنیم ڕایگەیان کە داواکاری گشتی تاران هۆشداری داوەتە هەندێک لەو ڕۆژنامە نووسانەی کە هەواڵی ناڕاستیان لەبارەی کۆچنە خوارەوەی هلیکۆپتەرەکە بڵاو کردوێتەوە. گۆڵناز چۆن هەروەکو تۆ باست کرد ئیبراهیم ڕئیسی جێگیری ئەو کاتی داواکاری گشتی وڵات بوو. ئەو هەیئەتە لە ماوەی 2 مانگدا هەزاران زیندانی سیاسی لە ناو زیندانەکاندا گول لە باران کردیان لە سێدارەیدان. ئیبراهیم ڕئیسی کە زستانی نەوەحاو بە فەرمانی عەلی خامنەیی وەکو بەرپرسی دەستگای قەزایی حکوومەتی ئیسلامی دەستنیشان کراو دواتر و تا کاتی ئەم ڕووداوە پۆستی سەرۆکۆماری بەدەستەوە بوو لە نێو ئەنجامانی هەیئەتی مەرگی ئەعدامەکانی ساڵی 67دا بە بەرزترین پۆست گەیشت بوو. ئێستا بە مەرگی ڕئیسی بەداخەوە خەڵکی ئێران ئیمکانی ئەوەیان نەماوە کە ڕۆژێک لە ڕۆژان وەکو یەکێک لە جینایەتکارانی کوشتاری بە کۆمەڵی زیندانیانی سیاسی ساڵی 1367 بیکێشنە پای مێزی مەحاکمە و دادگای بکەن. بەڵام بەدەر لە پێشینەی ئیبراهیمی ڕئیسی و هاوڕێکانی ئەم ڕووداوە بە مەبەست بوێت یان بەڕێکەوت نەک هەر قەیرانی دەسەڵات لە ناو دەستگای ڕێبەرایەتی کۆماری ئیسلامی کۆتایی نایێت بەڵکو قوڵتر دەبێتەوە و ئەگەری ڕوودانی ڕووداوگەلێکی توندوتیژی دیکەی لەم چەشنە لە داهاتوودا دوور لە چاوەڕوانی نابێت. بەڵێ گۆڵناس ناوبڕێک ببینی دینەوە. شیرینە بۆچی جوان
چاوان دوای ئەو ڕووداوەی بۆ ڕئیسی و هاوڕێکانی دروست بوو علی خامنەیی وێ ڕاگەیاندنی 5 ڕۆژ ماتەمینی گشتی و دەست نیشانکردنی محەممەد مۆخبەر وەکو سەرۆکۆماری کاتی فەرمانی داوە کە بە پێی یاسای بنەڕەتی لە ماوەی 50 ڕۆژی داهاتوودا هەڵبژاردن بەڕێوە بچێت. بەڕێوشوونی هەڵبژاردننی نوێ تەنیا چەند مانگ دوای بزوستنەوەی بایکوتکردنی هەڵبژاردننی مانگی ڕەشەمەی 1402 هەروەها گوڵانی 1403 جارێکی دیکە حکوومەتی ئیسلامی لە بەرامبەر جەماوەری ڕاپەڕیودا ڕادەگرێت. بەڕێوشوونی هەڵبژاردننی پێشوەختە بابەتی لێکۆڵینەوە لە کارنامە و پێتوانایەکانی حکوومەتی یەکدەستکرا و لە هەموو بوارەکانی ئابووری، کۆمەڵایەتی، فەرهەنگی و سیاسی دەرەوە و هەروەها هاتنی ئۆپۆزیسیۆنی ناوخۆیی ڕژیم بۆ ناو ئەو پرسانە قەیرانی دەسەڵاتدارەتی ئیسلامی تا ڕادێکی زۆر قوڵتر دەکاتەوە. ئەگەری سناریۆکانی ئەم ڕووداوە هەرچێک بێن لە ڕوانگەی بزوتنەوەی جەماوەریەوە قوڵتربوونەوەی قەیرانی ناوخۆی حکوومەت لەسەرەوە دەرفەتێکی نوێ بۆ بزوتنەوەی مەدەنی، سنفی و کۆمەڵایەتیەکان دەڕەخسێنێت بۆ ئەوەی پرسی خۆڕێکخستن و بەڕێکخراوبوون بە هێزێکی زیاترەوە بەرەو پێش ببن. شکستەکانی دەسەڵات لە بوارە جۆراوجۆرەکانی بەڕێوەبردنی کاروباری وڵات، هەڵوەرین و داڕمانی پێگەی پشتیوانیەکەی و کوڕنوشبردنی دەسەڵات لە بەرامبەر زلهێزە دەرەکیەکاندا ڕۆژ بە ڕۆژ ئیمکانی پێشڕەوی بزوتنەوە جەماوەریەکان و پێکهێنانی ئالترناتیڤی جەماوەری لە خوارەوە بەهێزتر دەکات. لەسەر ئەم بەستێنە پێویستە هەرچی زیاتر لەسەر پێویستی لێک نزیک بوونەوە و یەکڕیزی بەرینتری بزوتنەوەی ئازادی خواز، یەکسانی خواز و ئەداڵەت خوازەکان جەخت بکرێتەوە. بەڵێ گوڵناز لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا هەواڵی مەرگی ڕئیسی و ئەمیر عەبدوڵاهیان و کەسانی کەسر لە دەستگای حکوومەتی باسی گەرمی نێو میدیاکان بوو. بینەرانی ئەمەش لە چەندین پەیامی کورزا ڕاوەشوونی خۆیان لەسەر ئەم ڕووداوە هێناوەتە گۆڕێ. با پێکەوە ژمارێک لەم پەیامانە خوێنینەوە. گوڵناز من یەکەم پەیامە خوێنمەوە کە پەیامی کاک هەژارە. کاک هەژار نووسیبێتی بە بڕوای من مەرگی ڕئیسی و ژمارەیەکی تر لەوانە ئەمیر عەبدوڵاهیان کاریگەری بەرچاوی لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی دانانێت. ئەمە لە قسەکانی خامنەیی دوای ڕووداوەکە دیار بکەوتی ئەم ڕووداوە کاریگەری نابێ. ڕاز دەکات چۆن ڕئیسی و ئەوانی تر کارێک نەبوون. ئەوان هەمویان گوێ لە مستی خامنەی و بەیتی ڕێبەری و باندێکی بەهێزی نێو سوپای پاسەران بوون. ئەو بەرەیە کەوا پێ دەڵێن هەستەی سەختی قودرەت، بەڵام حاشا ناکرێت کە ئەم ڕووداوە هێندەی گرفت دروست دەکات. چۆن؟ هەندێک گرفت بەفو هەندێک گرفت دروست دەکات. جا بە پرسین چۆن؟ ئاشکرایە کە کۆماری ئیسلامی لە دۆخێکی زۆر دژواردایە لەگەڵ زۆر قەیران ڕوبەڕوویە. بە بڕوای من ئەم ڕووداوە کێشەی باندەکانی ناوخۆ بۆ زاڵبوون بەسەر دۆخەکە زۆرتر دەکات. هەمویان دەزانن کە کۆماری ئیسلامی بەم شکڵ و شێوازە لە دەسەڵات داهاتوویەکی نییە. جگە لەوە بە بڕوای من ینی ئەو کاک هەژار لەم کاتەدا هەڵبژاردننی سەرۆ کۆمار کێشێکی ترە لەلایەک کێشەی باندەکان کە چ کەسێک دەتوانێت لەگەڵ کام باند زۆرتر هاوڕێ بێ و لەوە مهمتر بێبایەخی ئاشکرای خەڵکە بە شانەوەی هەڵبژاردن کە نمونونەکەمان لە هەڵبژاردننی مەجلس دیت وەکو لەسەرەوە خۆت باست کرد گۆڵماز. هەموو ئەمانە بابەتەکە دژوار دەکاتەوە. کەوا بوو ئەگەر چی مەرگی ڕئیسی کاریگەری بەرچاوی نابێ، بەڵام کێشێک بە کێشەکانی تر زیاکات. بەڵێ چاوان کاک هەژیر لە ئیدامەی نامەکەیدا نووسیوێتی ڕئیسی تەنیا کارێکە کردی ئەوە بوو کە بە تەواوی گوێ لە مستی خامنەی بوو. ئەگەر جاران کەم تا زۆر جۆرێک لە کێشەی نێوان دەستگای ڕێبەری و دەوڵەت بەدی دەکرا و دواتر هەمویان وەلاندران وەکو ڕەفسەنجانی و خاتمی و ڕۆحانی و تەنانەت ئەحمەدینژاد لە دەورانی ڕئیسیدا ئەم بۆشاییە پڕکرا و قازانجی بۆ ڕێبەری و بەیتەکەی ئەوە بوو کە ڕئیسی و کابینەکەی بوون بە سپەرێک و بەڵاگەردانێک بۆ دەستگای ڕێبەری. ئێستا خامنەی و دەستگای ڕێبەری دەبێت کەسێکی وا بدۆزنەوە لە جێگای ڕئیسی دایبنن. بەڵام دۆزینەوەی ئەم کەسە ئەگەر مشکل نەبێ هەندە بە ئاسانی بەڕێوە ناچێت. لەلایەک کێشەی باندەکانی ناو حکوومەت وەکو خۆشی داماژت پێکرد خەریکە دەم دەکاتەوە لەلایەکی ترەوە ئێعتراز و ناڕزایەتیەکانی خەڵکی سەراسەری ئێران هەر دێت و بەرفراوانتر دەبێت و هەر ئەم کارەکە هەر ئەمە بۆ سەهۆکارێک بۆ خامنەی کارەکە سەختتر بێتەوە. بەڵێ گوڵ نازنامەی بەعدیمان لە کاک پەیمانە. کاک پەیمان نووسیویەتی لەو ڕووداوەدا کە بووە هۆی کوشتنی ڕئیسی و عەبدوڵاهیان و ژمارەی تر چەند پرسیارێک هەیە. بۆچی هەر هێلیکۆپتەری ڕئیسی تووشی حادثە بوو؟ لە حاڵێکدا دوو هێلیکۆپتەری تر هەر بە هەمان ڕێگادا هاتن و بۆچی کە هێلیکۆپتەری سەرەکی وەندەبێ بۆیان نابێتە پرسیار؟ ئەگەر کەشوهەوا ئەم هێلیکۆپتەرە تووشی ڕووداو کرد، بۆ
بۆ ئەوانی تر مشکل دروست نەبوو. بۆچی کاتێک کەسانی وا مهم لە دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی لە شوێنێکەوە دەچن بۆ شوێنێکی تر ئەگەری کەش و هەوا لە بەرچاو ناگیردرێت. چۆنە دەستگای ارتباتی لە پێشاتی هەر ئەگەرێکی چاوەڕوان نەکرا و لە هێلیکۆپتەری سەر و کۆمار دابین نەکرا و پاش ماوەیەکی زۆر ئەویش بە یارمەتی فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا لاشە هێلیکۆپتەری ڕئیسی ئەدۆزنەوە. لەوانەیە پرسیاری تریش هەبن نام هەوێ بڕیارێک لەم بارەوە بدەم و یان بە قەتعیەتەوە شتێک باس بکەم. بەڵام ئەم پرسیارانە کاتێک خۆی زەق دەکاتەوە کە هەمووی ئێمە کۆماری ئیسلامی دەناسین دەزانین کە چ بانگەرێک لە ناوخۆی حکوومەت ئیش دەکەن کە لە هیچ جنایەتێک دژ بە خەڵک و نەیارانی کۆماری ئیسلامی بە جێگای خۆی تەنانەت دژ بە یەکیش دەست ناپارێزن. دەزانین کە ئەم دەسەڵاتە دەستی باڵای هەیە لە درۆ و چاواشەکاری. دەزانین کە بە درێژایی دەسەڵاتی هەڵی داوەڕاستیەکان بشارێتەوە. بۆیە من پێم وایە ڕەوایەتی دەسەڵات ئەمریکا باسی کردووە جێباوەڕ نییە. بەڵێ چاوان نامەیەکی تر کە هاوڕێ دڵنیا لە پەیامێکدا نووسیوێتی دەڵێ من لە کوژرانی ڕئیسی و ئەوانی تر هەم خۆشحاڵم و هەم بەداخەوم. خۆشحاڵم کە ئەم جنایەتکارانە لە ناوچوون بەداخەوم چوون بە ئاسانی لە ناوچوون و دەرفەتی ئەوەی کە محاکمە بگرێن و لەلایەن خەڵکەوە سزای جنایەتەکانیان وەرگێن لە دەستچوو. بەڵام قەیناکە کۆماری ئیسلامی لە جنایەتکار کەم نایەنێ مەقسەی دڵنیایە. هیوادارم ڕۆژێک ئەوانی تر لە دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی کە 45 ساڵە خەڵک بۆ داوای پاروەنانێک دەکوژن، خەڵک بۆ داوای مافی خۆیان لە زیندان دەکەن و ئەشکەنجە و ئازاریان ئەدەن و ترۆر و ئیعدام بۆتە پیشەیان لە دادگایەکی جەماوەریدا محاکمە بکرێن و سزای هەموو جنایەتەکانیان وەرگرن. بەڵێ دەستخۆش بۆ هاوڕێی دڵنیا. پەیامێکی تر هی کاک ناسرە. کاک ناسر لە پەیامێکدا دەڵێ ئەگەر چی بە مەرگی چەند جنایەتکارێک جنایەت بنبڕ نابێ بەڵام دەبا بۆ چەند ساتێکیش بووە بزە بکەوێتە سەر لەوی ئەو دایک و باوکانەکە یەکێک لە قاتڵە سەرەکیەکانی ڕۆڵەکانیان بوو بە قەقەنەس. با زیندانە سیاسیەکان بۆ ساتێکیش بووە نەفەسێک بکێشن. باشنەی شەماڵ ڕوو لە خاوەران کاو هەواڵی مەرگی قاتڵێکیان پێبدا. دەبا گیای سەرگۆڕی بێنا و نیشانەکانی کوردستان تۆزێک بشێنێتەوە و خەڵکی کوردستان لە دڵەوە قاقا بکێشن و بەلوچەکان ئۆخێ بکەن. یەکێک لە جنایەتکارترین بەرپرسانی سیستمی مافیای کۆماری ئیسلامی کە لە 45 ساڵی ڕابردوودا بەشداری تەواوی ئۆرگانە سەرکوتگەرەکان بوو لەوانە ئەنجامەتی کۆمیتەی مەرگ لە ساڵی 1367 هەتاوی و دۆرانی 3 ساڵی سەرۆکۆماری ئەو کە دۆرانی پڕ لە جنایەت و سەرکوت بوو لەگەڵ کۆمەڵێکی تر جنایەتکار سێبەری ڕەشیان لەسەر خەڵک کەم بووە. دوای ناوبڕێک چاوان گەڕینەوە لای بینەرانی خۆشەویست. بەڵێ فەرموون. ما زنان تیز پا با ترانه هامان از تمام شهرها ظلم و برکنی تازیانه ها را از تمام تنها برکشیم و از جا زخم و برکنیم بر تمام چوب ها پارچه های جار را شعله می کشیم و ترس و خط زنیم اسب سر کشیم ما اسب سر کشیم ما اسب سر کشیم ما اسب سر کشیم کودکانمان رو بر کمر بندیم و با قصه رهایی به خواب میبریم گیسوانمان را چون
شب را سربلند زیبا شانه میکنی. بر تمام دارها با دو پای کوبان رقص زندگی رو داری میکنی. از خود سر کشیم ما، از خود سر کشیم ما، از خود سر کشیم ما، از خود سر کشیم. کاکی یونس چاوان نامەیەکی بۆمان ناردووە و نووسیویەتی لە ڕووداوی کوژرانی ڕئیسی و ئەوانی تر شتێکی زۆر جێگای سەرنجە. کۆماری ئیسلامی بەم هەموو ئیدعاک گۆیا هێزی یەکەمی ناوچەکەیە و گۆیا خەریکە بەلووتکە نزیک دەبێتەوە. ئەمە قسەی ڕئیسی بوو، گۆیا بە زانستی و فەناوەری گەیشتووە و موشک و پابادەکانی نمایش دەکات و گۆیا خەریکە ماهوارە دەنێرێتە فەزا و زۆر گۆیا و فرۆفیشاڵی تر. بەڵام نەیانتوانی هێلیکۆپتری سەر و کۆمارەکەیان بدۆزنەوە تا ئەوەی تورکیە بەفریایان کەوت. بەڕاستی دوای ئەم ڕووداوە ئایا لە ڕوویان دێ باسی قودرەتی نظامیەکەیان بکەن؟ ئەم ڕووداوە جارێکی تر نیشانیدا کە ئیدعای بەهێزبوون چەندە بێناوەرۆکە. ئەم ئیدعایانە تەنیا بۆ چاوترسێنکردنی خەڵکە و مەبەستیان خەڵکی ئێرانە کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کەوتوەتە بەرڕەق و بێزاریان. بەڵێ ئەمانە تەنیا لە کوشتنی خەڵک، تەنیا لە گرتن و ئەزیەت و ئازاردانی خەڵک ئازان. بەڵام مریەم بینەرێکی تری بەرنامەکەمان هەر لە پەیامێکدا دەڵێ ئەگەر وازانی کە هیچ دەستێک لە ڕووداوی کۆچنە خوارەوە هێلیکۆپتەری ڕئیسی و عەبدوڵاهیان و کەسانێکی تر کە لە نێوەیدا بوون لە کاردا نەبووە. ئەگەر وای زانین کە ئەمە تەنیا یەک ڕووداوی چاوەڕوان نەکراو بووە هێلیکۆپتەری ڕئیسی تووشی نەقسی فەنی بووە یان خراپی کەشوهەوا بووەتە هۆی کۆچنە خوارەوەی. ئایا ئەم ئەگەرانە ئەوەمان پێ ناڵێ کە تەحریمەکان ئەم بەڵایەی بەسەر هێناون کە نەتوانن لە هێلیکۆپتەری پێشکەوت و استفادە بکەن؟ خامنەیی زۆر جار وتوویەتی کە تەحریمەکان هیچ کاریگەری نەبووە، وەک نەعمەتێک باسی کردووە. ڕئیسی کە کوژرا زۆر جار ئەم قسانەیە دووپات کردوێتەوە. ئێستا دەبێ پێیان بێژین دێ باشە فەرمونون ئەمەش کاریگەریەکەی و ئەمەش نەعمەتەکانی. ئێستا دەبێ بپرسین بۆ تەحریم کراون. ئەویش تەنیا دەبێ ڕوو لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بکەین کە بە سیاسەتەکانی دنیای دەرەوەی دژ بەخۆی هێناوەتە سەرخەت. بەڵێ چاوان کاک بەهمەن نووسیویەتی یەکێتر لە بینەران کە نامەی ناردوو بۆمان خامنەی بە بۆنەی کوژرانی ڕئیسی و عەبدوڵاهیان و ژمارێکی تر 5 ڕۆژ ماتەمینی گشتی لە ئێران ڕاگەیاندووە. بەڵام ڕاستی ئەوەیە کە زۆربەی خەڵکی ئێران بەم ڕووداوە و کوژرانی ژمارەیەک لە جنایەتکارانی دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی دڵنەگەران نین و بێگومان لەم ماتەمینەدا بەشدار نین. خەڵک دەپرسن لە ماوەی ئەم چەند ساڵەدا بە سەدان کەس لە شەقامەکانی شارەکانی ئێران هەر بە بڕیاری ئەم جنایەتکارانە کوژران ئیعدام کران. کۆماری ئیسلامی تەنانەت ئیجازەی ماتەمگێڕی لە بنەماڵەکانیان سندووە. بنەماڵی گیانبەخت کردووان کە بۆ ساڕێژکردنی برینە قورسەکانیان لە دەروری یەک کۆ دەبنەوە و لەسەر مەزاری عەزیزانیان حازر دەبوون هەر ئێستا لەژێر هەڕەشە و تەهدید و ئەزیەت و ئازاردان. بۆ دەبێ ئێستا بۆ کوژرانی ئەم جنایەتکارانە ماتەم گێڕن؟ نەخێر، خەڵکی ئێران ماتەم ناگێڕن. هیوا دەخوازن کە ئەم جنایەتکارانە بە سزای جنایەتەکانیان بگەن. بەڵێ هاوڕێکی تری بەرنامەکەمان بە ناوی هێرۆ لە پەیامێکدا دەڵێ دیارە هێشتا زووە کە بڕیارێک لەبارەی هۆی ڕووداوی کۆچنە خوارەوە هێلیکۆپتەری سەر و کۆماری ئێران و هاوڕێیانی بدرێت. منیش نامای بە قەتعیەتەوە شتێک بڵێم، بەڵام لێتان ناشارمەوە تۆزێ بۆم سەختە بیر لەوە بکەمەوە ئەوەی ڕووداوێکی چاوەڕوان نەکراو بوو یان کەشوهەوای ناوشەکە یان نەقسی فەنی بۆتە هۆی ئەم ڕووداوە. دیارە لەوانەیە دواتر زۆر شتمان لێ ڕوون ببێتەوە، بەڵام من بۆنی بە ئەنقەزبوونی ئەم ڕووداوە دەکەم. لەوانەیە لە هەڵەدا بم، بەڵام دەڵێم بۆنی دێ بۆ وایەژم
چۆن کۆماری ئیسلامی دەناسم و دەزانم چه زەرفیەتێکی باڵای هەیە لە جەنایەتکردن تەنانەت لە ناوخۆش. دیارە ڕئیسی و ئەوانی تر مانعی دەستگای ڕێبەری لە بەیتی ڕێبەری نەبوون و بە پێشەوانەوە زۆریش گوێ لە مەستی ئەم بەیتە بوون. هەروەها ڕئیسی کارەیەک نەبوو خامنەئیش باسی کرد کە ئەم ڕووداوە کاریگەری نابێ. دێ ئەگەر وایە بۆ دەبێ بۆنی بە ئەنقەزبوونی ڕووداوەکە بێ. کۆماری ئیسلامی لە لێواری نەماندایە. بانجەکانی ناوحکوومەت ئەوە باش دەزانن. بەشێکیان قسە لەوە دەکەن کە ئەگەر هەر لەسەر ئەم هێڵە بەردەوام بن، فۆتاندن حتمیە. لەلایەکی تر خامنەئی نەخۆشە و قسەی جێنشینی بابەتێکی جدیە. ڕئیسی گوێ لە مەسبوونی لە خۆڕان نەبوو و خۆی و لەوانەیە باندگەرێک لە ناوحکوومەت کاریان بۆ ئەوە دەکرد کە جێگەی خامنەئی بگرێتەوە. بەڵام ئەمە خواستی تەواوی باندەکانی ناوحکوومەت نییە. دەزانن کە ئەدامەی ئەم وەزعیەتە لەوانەیە هەست و نیستیان بەبا بدات. ئایا نابێ بیر لە سناروی کێشەی ناوخۆی بکەینەوە؟ دیارە لەوانەیە بەم زوانە ئەگەری وە ئاشکران نەکرێ و هەموو بۆ قەنەعەتە بگەێنن کە ڕووداوەکە بە ئەنقەز نەبووە. بەڵام زۆر پرسیار لە بابەت ڕووداوەکە دێتە گۆڕەیە کە جاری وەڵامیان نییە. لەوانە چۆنە هێلیکۆپتەری سەرۆکۆماری وەزیری دەوری وڵات پێش فڕین کۆنتترۆل ناکرێ؟ چۆنە پێش فڕین کەش و هەوا لە بەرچاو ناگیردێت؟ چۆن دوو هێلیکۆپتەری تر بە هەمان مەسیر لە هەمان کەش و هەوا تێدەپەڕێن؟ وە زۆر پرسیاری تر. هەروەک گوتم هێشتا زووە لەم بارەوە بڕیارێک بدرێ، بەڵام ناڕوونی و ناشەفاف بوون لە ڕاگەیاندنەکانی کۆماری ئیسلامی ڕێگا دەکاتەوە کە بیر لە سناریۆهای بەڵێ سناریۆ تر بکرێت. من کە سوتاوی فراخە ئەیتر ئاوم بۆ چییە؟ خەزنەداری گەنجی عەشقی تۆ براوم بۆ چییە؟ کەم بەشم شێری بڕۆ هەستی دڵی زارم بکە من شەهیدم تێغی تازە ساوم بۆ چییە؟ بە بەدناوی لە دنیا بەناو بانگم بەڵام یاد و ناوی تۆم لە دڵ بێ بانگ و ناوم بۆ چییە؟ بۆ چییە؟ بۆ چییە؟ من لە تەنیایی گەلێک تەنیاترم لەم شارەدا ماڵی خەممەرا وەدان بێ ژاوە ژاوم بۆ چییە؟ بۆ فەرامۆشی بەرومەی خانەڕا کێشم مەکان مەسوکەیلی ساغەری عەشقم شەراوم بۆ چییە؟ وە پەڵەنگی جەنگەڵی عەشقم مەسەر بەستی دەژیم زۆف و چاوی تۆم هەبێ زەنجیر و داوم بۆ چییە؟ ئەم جیهانە چۆڵ و هۆڵ و من غەریبێکم نەناس نیشتیمانی خۆم دەوێ دنیای گڵاوم بۆ چییە؟ من کە پەیمانم لەگەڵ ڕۆحی هەتاوە بەسووە ناز و خەمزەی وردە تیشکی ناو بەناوم بۆ چییە؟ من لە تەنیایی گەلێک تەنیاترم لەم شارەدا ماڵی خەممەرا وەدان بێ ژاوە ژاوم بۆ چییە؟ بۆ فەرامۆشی بەرومەی خانەڕا کێشم مەکان مەسوکەیلی ساغەری عەشقم شەراوم بۆ چییە؟ من مریدی حەزەتی پەروانە و نوری ڕوخسارە دەمێنە شامی چییە؟ شامی کاک فەتاح لە پەیامێکدا دەڵێ لە زۆر وڵات بەتایبەت ئەوانەی خۆرهەڵات لێکۆڵینەوە یان توێژینەوە زۆر کەم لە مەرگێک دەکرێت.
زانیاری ئازاد و میدیاکان بۆیان نییە ئازادانە زانیاری بەدەست بهێنن تا بەرچاوی خەڵک ڕۆشن بکەنەوە. تەنیا باندێکی دەسەڵاتدار بە خەڵک دەڵێن چی باشە بۆیان و پێویستە چی بزانن. زانیاری بە فیلتری چەند کەسێک و میدیای دەسەڵاتدار دەڕوات. ئەمانە ڕاستیەکان دەشێوێن و درۆ بڵاو دەکەنەوە. خۆ ئەگەر خوانەخواسە ڕۆژنامە نووسێک هەندێک زانیاری دروست دەستی بکەوێت و بڵاوی بکاتەوە ئەوە بە قانون حکم دەدرێت. لە بیرمان نەچووە دوو ڕۆژنامە نەگار کە ڕووماڵی مەرگی ژینایان کرد چیان بەسەرهێنا کەوا بوو بە بڕوای من ڕاستیەکان لە زبانی کۆماری ئیسلامیەوە ناویسی. بەڵێ دەستخۆش گۆڵناز کاک یاسین بینەرێکی تری بەرنامەکە و لە بانەوە نامەی بۆ ناردووی نووسیویەتی دوای لە ناوچوونی ڕئیسی و ئەمیر عەبدوڵڵاهیان و ژمارەیەکی تر لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی هەوڵ ئەدات تا دەسەڵاتی خۆی ڕاگری و بۆ ئەم کارە و پێش هەموو شتێک ئەم هەوڵە لە ناوخۆی وڵات نیشان ئەدات. بۆیە لە ئێدامەی سەرکوتگەریەکانی تا ئێستای دەبێ وریای ئەم هەوڵە بێت. کاک یاسین لە ئێدامەی نامەکەیدا بە کورتی باسی نەقش و ڕۆڵی ڕئیسی وەک سەرۆکۆمار لە سیاسەتەکانی سەرکوتگەری کۆماری ئیسلامی دەکات و دەڵێ لە ماوەی دیاریکردنی لەلایەن خامنەییەوە وەک سەرۆکۆمار ژمارەی ئەعدامەکان زیاد بوو. بۆیە بەڕاستی نازناوی ئایەتۆڵای ئەعدام پێبەخشرا. گرتن، ئەزیەت و ئازار دانی خەڵک ئەوەندە هەبوو زۆرتر پەرەی دەسەند. لە دەورانی سەرۆکۆمار بوونی ڕئیسی هێرش بۆ سەر ژنان زۆرتر پەرەیسەند. لاوانی و تەنانەت منداڵان کەوتنە بەر مەکینەی سەرکوت. کەمایەتیەکان، پارێزەران، خانەنشینان و هەموو چین و توێژی ناو کۆمەڵگا دوور نەبوون لەم سیاسەتە سەرکوتگەریەکە ڕئیسی نەقش و ڕۆڵی سەرەکی تیادا بوو. بەڕاستی خزمەتگوزاری باشی کۆماری ئیسلامی بوو. چۆن ئەم دەسەڵاتە تەنیا بەم ڕێگا دەتوانێت دەسەڵاتی خۆی ڕاگرێ. خامنەی باشی بۆچوو بوو. ڕئیسی ئەم سیاسەتەی وەرگرت بوو بۆیە هەموو هەوڵی خۆی خستە گەڕ تا بە باشی بیباتە پێشەوە و ڕەزامەندی ڕێبەری بەدەست بێنێ. ئەو زۆر جار باسی نزیک بوونەوە بە لووتکەی دەکرد. لەوانەیە لووتکە لە ڕوانگەی ڕئیسی هەڵبژاردننی وەک جێگرەوەی خامنەیی بوو بێت کە بۆی نەچووە سەرەوە و لە جیاتی لووتکە بە دۆڵیدا و سەرۆخوار بوو. ئەلبەت لە دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی کەم نین کەسانێک کە دەتوانن هەمان خزمەت بکەن و بە جنایەتکردن نیشانی بدەن خزمەتکاری بەیتی ڕێبەرین. بۆیە خامنەیی نیگەران نییە. ئەم نا کەسێکی تر. مهمەوەیە ئێمە یانی بەرەی خەڵک دەبێ بە وریاییەوە هەڵست و کۆت بکەین و لەم دەرفەتە کەڵک وەرگین ڕیزەکانی ناو خۆمان بتەوترکەین تا کاتێک بتوانین هەمویان بە تێکرا بە دۆڵیدا سەرۆخوارکەین.
کاک فەرزاد لە پەیامێکدا نووسیوێتی من ئەو قسەی خامنەی بە دروست دەزانم کەوتی ڕووداوی کوژرانی ڕئیسی کاریگەری جدی نابێت چون ڕئیسی لە ڕاستیدا لە ماوەی 3 ساڵ کە سەرۆ کۆمار بوو هەمان کاری کرد کە خامنەی دەیویست لە خۆی هیچ ئیرادەیەکی نەبوو لەوانەیە زۆرتر بیری لە دوای خامنەی دەکرد کە پێی نەگەشت وەکو تۆ ئاماژەت پێکرد لە پەیامی پێشوە نام هەوێ باز لە هۆی ئەم ڕووداوە بکەم ئەگەرچی پرسیار زۆرە بەڵام بیر لە بابەتەکە دەکەمەوە کە ئەم ڕووداوە تەنیا هۆکار نییە هەموو ئەو نیشانانە کە دەسەڵاتێک بەرەودا ڕمان دەبات لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەدی دەکرێت دیار نییە تەنیا ماشینی سەرکۆت بەری بەم داڕمانە کردووە بەڵام چۆن ئەم ماشینە دەتوانێت کاریگەری وای بەبێ بە چەند هۆکار دەگەڕێتەوە سەرەکی ترینیان دەتوانێت ئاماژە بە نەبوونی هێزێک کە بتوانێت ئەم ماشینە لە کار بخات هێزێکی ڕێکخرا و سەراسەری جگە لەوەی کە ئەزانێت چی ناوێت بزانێت کە چی دەوێ و ئەیەوێت کە چۆن جێی بخات ئەوەی کە ئەی هەوێت و پارێزگاری لێ بکات من نامهەوێت لە ئاستی ئێراندا لەم بارەوە قسە بکەم هەرچەند دەزانم کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دۆخی کوردستان هەیە ئەوە دادەنین بۆ کاتێکی تر یان بۆ کەسانی شارەزا لەم بارەوە بەڵام لە کوردستان ئەم هێزە چۆن دەبینین ڕاستیەکەی ئەوەیە کە کوردستان بەهۆی چەند تایبەتمەندی ئیمکانی ئەوەی زۆرترە کە ئەم هێزە لە ئەگەری هەر ئاڵەگۆڕێکدا بتوانێت چارە نووسی تری هەبێ دیارە من باسی ئیمکان دەکەم چۆن هیچ شتێک لە دنیای سیاسەتدا قەتعیەتی نییە دە هەر حاڵ ئەوەی وا من بەم قەناعەتە گەیاندووە بریتیە لە مەقاومەتێکی 45 ساڵی خەڵکی کوردستان بەرامبەر بە سەرکوتگەری کۆماری ئیسلامی مەقاومەتێک کە هەوراز و نشیوی زۆری بەخۆیەوە دیتووە سەردەمێک لە سەنگەری شەڕی چەکداری و ئەمڕۆ لە سەنگەری خەباتی جەماوەریدا درێژە بە مەقاومەتی خۆی ئەدات حرەکەتە جەماوەریەکان لە بوارە جۆر بە جۆرەکان هەر لەم ساڵانەی دواییدا ئەم ڕاستیەمان بۆ دەردەخات بە پشت بەستن بە مواقعەتانە پێم وایە ئەم هێزە ئیمکانی خۆپۆکردنەوەی زۆرتری بۆ فەرەهەمە بەڵێ کاک فەرزاد لە درێژەی پەیامەکەیدا دەڵێ بزوتنەوەی شۆڕۆژگەرانی کوردستان نابێ خۆی لە بزوتنەوەی سەراسەری ژیاکاتەوە ئەمە ڕاستە بەڵام ئەگەر پێشاتە سیاسیەکان ئیمکانی بەهێزبوونی هێزێکی ڕادیکاڵ و شۆڕژگەری لە ئاستی سەراسەری فراهەم نەکرد بێگومان ئەوە خەڵکی کوردستانن کە بە هێزی خۆیان هێزی جەماوەریکی ڕێکخرا و دەتوانن ویست و داواکاری خۆیان بسەلمێن و پارێزگاری لێ بکەن هەر بۆیە لای من هەنگاونان بۆ بەڕێکخراوکردنی ئەم هێزە ئەرکێکی گرنگە ڕێکخراو لە ئاستی شوێنی کار و ژیان بە هاوتەنگی دەتوانێت لە سبەی هەر ئاڵوگۆڕێکدا کوردستان و داواکاریەکانی بەهێزتر بکات دیارە لە کوردستان میل و بۆچوونی جیا هەیە کام هێز کام ڕێکخرا و کام گوتاری سیاسی و کام داوا و ویستی کۆمەڵایەتی دەبێ بیر لەمانە بکەینەوە من کاتێک باسی هێزەکەم مەبەستم هێزێکە کە لە ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە ئێستاشەوە ژیان و گۆزەرانی لێ تاڵکەوە مەبەستم هێزێکە کە مافە سەرەتاییەکانی پێشێلکراوە مەبەستم هێزێکە کە ستەمی نەتەواوەتی و نابەرابەری کۆمەڵایەتی لەسەر شانی قورسایی کردووە ئەم هێزە هێزی کرێکار و زەحمەتکێش هێزی ژنانی مافخرا و لاوانی تینووی ئازادی و بەرابەریە ڕێکخراوبوونی ئەم هێزە مەجال نادات تا مەیل و بۆچوونی تر لەژێر دروشمی زەرق و بەرغداردا دیسانە وافەکانیان پشتگوێ بخات ئەم هێزە هێزێکە کە باوەڕی بەدەسەڵاتی خۆی هەیە و گەرەکیەتی خۆی سەروەر بێ دەزانم ڕێگەمان زۆر ماوە و دەزانم گەلێک کەند و کۆستپەن بەڵام کە بیر لە ئەگەری داڕمانی کۆماری ئیسلامی بکەین ئەو کات دەزانی کە دەبێ پەلە بکەین و خۆمان ڕێ بخەین تا بەهێزتر بین دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باوارانە ئەو زولفانەی سەما دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باوارانە سوێن بە ئاسۆ سوێن بە دایکم سوێن بە کۆماری باوکەکان سوێن بە قرچەی پەلکەکانە وەختێ دەڕژێ لەسەر شانە مەزر
ڕێ کۆڵانەکان چاوەڕوانی شەقامەکان بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ هیواتان ناواتەکان بۆ زانیاری خەباتەکان بەسەر هەڵدان ئازایی بە تێکۆشان بۆ ژنجیان گیان ئێمە خەڵاتێکە بۆ وڵاتمان بۆ ئازادی سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە ئازادیە آزادی 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 کاک فایق پەیامێکی کورتی بۆ نردوین و دەڵێ ڕووداوی کەوتنە خوارەوەی هەلیکۆپتر و کوژانی ژمارەیەک لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی لەوانە سەرۆک کۆماری دیاریکراوی خامنەیی بە هەر هۆیەکەوە بێ بەبێ بڕوای من جگە لە قوڵبوونەوەی کێشەی ناوخۆی دەسەڵات قوڵبوونەوەی فاسڵەی نێوان خەڵک و دەسەڵاتی زۆرتر بە دوای خۆیدا دەبێت. دیارە کۆماری ئیسلامی جارێ ئیمکانی ئەوەی هەیە تا بەهێنانە سەرشەقامی دەست و پەیوەندیەکانی خۆی بە پێچەوانەوە ئەمە نیشان بدات، بەڵام هەر ئەندازە لەم نمایشە لەم ڕاستیە ناگۆڕێ کە بەشی هەر زۆری خەڵک لە کۆماری ئیسلامی دوورکەوتونەتەوە. یەکێک لە دیاردەکانی ئەم ڕاستیە دوورکەوتنەوەی بەرەبەرەی هێزەکانی ناوخۆی حکوومەتە. کۆماری ئیسلامی لەم ساڵانەی دواییدا بە ئەنقەز دایرەی دەسەڵاتی بەرتەس کردوەتەوە. ئەوە لەم واقعیەتە سەرچاوە دەگرێت کە بەشێک لە هێزی ناوخۆی حکوومەتیش بەو قەناعەتە گەیشتوون کە ئەوە ناتوانن بەردەوام بن. بۆیە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان خەریکن خۆیان جیا دەکەنەوە بیر لە گۆڕینی دەسەڵات دەکەن تا بەم جۆرە بەرژەوەندیەکانیان پارێزراو بێ. من پێم وایە لە ماوەی داهاتوودا دەبێت چاوەڕوانی سەرهەڵدانی جۆرێک لە ئۆپۆزیسیۆنی ناوخۆیی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی دەرەوە لە بەرەی ڕاستبین نیشانەکان دەرکەوتن. بەڵێ کاک فایق هەروەها نووسیوێتی بەڕێ من زۆر ئەستەمەکە باندەکانی دەسەڵاتداری ناوخۆی لەوانە باندەکانی ناو سوپای پاسەران بیر لە شتیوانەکەنەوە و هەروە دەست لە سەردەستدانێن کە لەگەڵ کۆماری ئیسلامی تێدا بچن. چی دەکەن؟ بە دیاریکراوی نازانم، بەڵام ئەوە دەزانم کە حتمما بیر لە جۆرێک تێپەڕبوون لە دۆخە دەکەنەوە، دۆخێک کە بە گۆڕینی دەسەڵات بەرژەوەندیەکانیان پارێزراو بێ. ئەم ئەگەرە خەڵی هاوبەشی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی دەرەوەیش هەیە. دەرهەرحاڵ کاری ئێمە بەهێزکردنی خۆمانە تا بتوانین لە پێشهاتی هەر ئەگەرێک مافەکانی خۆمان بسلمین. ئەگەر بەهێز نەبین مافەکانمان ئەم جارە بە ناونیشانێکی ترەوە پێشێل دەکرێت. کاک جعفەر لە بۆکانەوە نامێکی بۆ نردوێنی و دەڵێت نزیکەی 2 مانگی ئەوەڵی ساڵی 1403مان تێپەڕان. لە کێشەکانی ژیان و گوزەرانی خەڵکی ئێراندا هیچ کرانەوە پێشکەوتنێک بەدی نەهات. جگە لەمە مانگەکانی سەرەتای ساڵ ئەگەری شەڕ باڵی کێشەوە بەسەر ناوچەکەدا. ئەگەرچی کۆماری ئیسلامی نایەوێت خۆی تێوەگلێنێ، بەڵام هەرە ڕاگررتنی ئەم ئەگەرە بەسوود دەزانێ و لە نەمەتەکانی ئیسپات دەکات. چڕبوونەوەی کەش و هەوای سەرکوتکردن یەکەم بەرهەمی ئەم نەعمەتەیە و لە خۆیدا پەیامێکی تاڵ دەنێرێت کە ستەم و بربەستی سیاسی و دەسەڵاتی ئاینی بەردەوامە. لە چوارچێوەی خێرانی درۆژخایەنی ئابووری و کێشەی چارەسەر نەکراوی بژێوی ژیاندا هێشتا کاریگەریان لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک هەیە و هەڵاوسان و گەندەڵی و چەقبەستووی کەم نەبووتەوە. ئێستا تەواو خۆهەڵکێشانی حکوومەت بۆتە هۆی ئەوەی کە هەڵاوسان هێشتا بە 2 ڕەقەمیە،
تا خەڵک ئەمە بە دەستکەوت بزان و چاوەڕوانیەکانیان دابەزێ. دۆسیە گەندەڵی هەروە بەردەوامە. حکوومەت بوو ئەوەی بەر بە ئابڕوچوونی زیاتر بگرێ، یەکێک لە وەزیرەکانی پێشووی حکوومەت دەکاتە قوربانی تا بابەتەکە بێجەنگ بکات. بەڵێ چاوان لەلایەکی دیکەوە کێشەی کورتێنانی بەردەوامی بودجە لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ بە 700,000 میلیارد تومان خەمڵێنراو و بە مەبەستی قەرەبووکردنەوەی ئەو کورتێنانە فشاری باجی زیاتر دەخرێتە سەر چین و توێژیاکانی خەڵک. وەک داهاتی باج بە ڕێژەی 47% گەشەی کردووە و تەنانەت پێشبینی دەکرێت ئەم ساڵ بە ڕێژەی 69% زیاد بکە. هەروەها دۆلار سنووری 60,000 تمەنی بەزاندووە. هەمووی ئەمانە مەودای هێڵی هەژاری گەیاندووەتە 25 میلیۆن تمەن. هەروەها کەلێنی نێوان داهات و هەڵاوسان بە شێوەیەک زیادی کردووە. نزیکەی 30% دانیشتوانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و 40% دانیشتوانی ئێران لە لێواری دابەزینی هێڵی هەژاریدان. ئەمەش بەو مانایە کە 26 میلیۆن کەس لە دانیشتوانی ئێران یان بە واتایەکی تر لە هەر سێ ئێرانیەک یەکێکیان لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. لەناو ئەو قەیرانانەدا خەڵکی کرێکار و زەحمەتکێش بێپشتیوان ماونەتەوە و قەوارەی حکوومەت لە ئێراندا لە بوارە سەرەتاییەکانی ژیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە ئاوات و ئارزوەکانی خەڵک دوور دەکەوێتەوە. کەمی بەشداری خەڵک لە هەڵبژاردنەکانی ئەم دواییە مانای ئەوەیە کە جەماوەری خەڵک لە ژیانی ئێستایاندا دامەزراوەکانی سیستمی سیاسی بە کاریگەر نابینن. بڵێ گۆڵناسکاک جافەر لە بەشێکی تری نامەکەیدا دەڵێ ناوەڕۆکی بنەڕەتی ئەم ململانەیە سەبارەت بە ئاین نییە. ئەگەر چی حکوومەت بە ئەنقەست ململانەکەی وان نیشان ئەدات لە ڕاستیدا ململانی لەسەر ژیانە، لەسەر ئازادی، ململانی لەسەر ستەم و نابەرابەریە کە حکوومەت بە کەڵگوەرگرتن لە ئاین پارێزگاری لێ دەکات. بەڵام لەلایەکی ترەوە پەرەسەندنی ئاعترازەکان و بەتایبەت مقاومەتی ژنان لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەسەڵات، بەردەوامبوونی ناڕەزایەتی کرێکاران لەوانەش بەتایبەتی مامۆستایان، سەرەڕای دانی هەزینەیەکی قورس، هەروەها مقاومەتی شارەکانی ژینگە پارێزی و خۆپیشاندەرانی مەدەنی دژ بە ئەعدام، پاراستنی شوێنەوارە کولتوریەکان و بۆنەنەتەوەیەکان هەمووی لە دەرکۆتە ئومێدبەخشەکانی ئەمڕۆی ساحەی سیاسی ئێرانن کە بە ئێمە ئێژێ دۆخەکان ناتوانێت هەروە بەردەوام بێ. دەبێ خۆمان بۆ گۆڕانکاری گەورە ئامادە بکەین. من دڵێم شاری دڵێم باغ و گوڵ هێستایانە دەچم، من دڵێم شاری دڵێم باغ و گوڵ هێستایانە دەچم، ئەقلەڵێن قەسەبە شۆیاڕشی هێستانە دەچم، ئەقلەڵێن قەسەبە شۆیاڕشی هێستانە دەچم. من دڵێم نەختەی ئەو ڕەوزەنی ئیمانە دەچم، من دڵێم نەختەی ئەو ڕەوزەنی ئیمانە دەچم، ئەو دەڵێن ڕەشەجێ ڕاوگەی شەیتانە دەچم، ئەو دەڵێن ڕەشەجێ ڕاوگەی شەیتانە دەچم. من دڵێم مەسکەن و ئایرام گەیجانایە دەچم، من دڵێم مەسکەن و ئارام گەیجانایە دەچم،
او دلي سر بسري تكسو بيران نسي او دلي سر بسري تكسو بيران نسي من دلين زيقي هرشيت وزنون عندسم من دلين زيقي هرشيت وزنون عندسم او دلين عزدي فين زي فريان نسيم او دلين عزدي فين زي فريان نسيم چاوان هاوڕێ تووبە لە نامەیەکدا نووسیویەتی لەم ڕۆژانەدا هەواڵێکم بیست کە بەڕاستی تەنیا لە دەورەی بەڕبەریەتدا دەکرێت سوراغی بگیرێت. هەواڵەکە ئەوە بوو کە سەرۆکی ڕێکخراوی خوراک و دەرمان ئاماژەی بەوە کردووە لەمە بەدووە پشکی دەرمانسازی دەرمانخانەکان بە پێی دۆخی حجاب لە ناویاندا دیاری دەکرێت. یعنی ئەگەر شوێنێک حجاب ڕعایەت نەکات دەرمانیان پێنادرێ و لەوەیش ئەولاتر ئەگەر کەسێک ڕووی کەوتە دەرمانخانەکان ئەگەر حیجابی نەبێت ناتوانێت دەرمان بۆ عیلاجی نەخۆشەکەی وەربگرێت. تا جێگەی من بزانم لە هیچ شوێنێکی دنیا ئەمە قسەی تووبایە لە دنیای ئەمڕۆدا لە دین و بیر و باوەڕی نەخۆش ناپرسن تا چارەسەری بۆ دابین بکەن. بۆ چارەسەری نەخۆش یان لە اختیارنانی کەرەسەی چارەسەری داوای ناسنامە و ئاین و بیر و باوەڕی کەسێک ناکرێت. تەندروستی نەخۆش شتێک نییە بەستراوێتەوە بە بیر و باوەڕەکەی یان شێوازی جلوبەرگ لە بەرکردنەکەی وەکو ئینسان جیا لەوەی کە چه دین و باوەڕێکی بێ جیا لەوەی کە چی لە بەرکرد بێ لە خزمەتگوزاری دەوا و دەرمان بەهرەمەند دەبێت. بەڵێ هاوڕێ تووبە لە درێژەی نامەکەدا نووسیوێتی ئەوە تەنیا لە کۆماری ئیسلامیەکە ئینسانەکان لە ڕوانگەی ئاین و ملکەج بوون بە یاسا ئاینیەکان کە پاڵپشتی دەسەڵاتن پێناسە دەکرێن. لەم ڕوانگەوە ئینسانەکان دوو جۆرن، خۆی و غێرە خۆی. ئەمە دابەشکردنی پێویستی درێژە دەسەڵاتە تا ئینسانەکان لە پێناسەی ئینسانی بەتاڵکەنەوە و ئاین و باوەڕ بکرێ بە پێناسە. ئەویش ئەم ئاین و باوەڕە کات دەستکردی دەسەڵاتە بۆ محکومکردنی جێگە و پێگەی خۆی. ئەم کردەوە قێزەوەنا نیشان ئەدات کە ئەم دەسەڵاتە تا چەندە دوورە لە بەها ئینسانیەکان و چەند نامەربوتە بە ژیان و گوزەرانی ئینسانی سەردەم.
خوش گل خامد گل رخسارکم گل خوش گل خامد گل رخسارکم ای گلم گلندم گل کلامکم ای گلم گلندم گل کلامکم سول ناز پرور شیرین جامکم محبوب بیعیب دانه و دامکم آهوی نسازم سرخیزکم دل رو بای دل بر دل آویزکم گل خوش گل خامد گل رخسارکم گل خوش گل خامد گل رخسارکم ای گلم گلندم گل کلامکم ای گلم گلندم گل کلامکم چاوان کاکسەردار لە مەریوانەوە نامێکی بۆ نردوونی و نووسیویەتی ماوەیەک بەسەر هەڵبژاردننی خولی دومی مەجلس تێپەڕیوەکە ڕۆژی هەینی 21 ئەیار بەڕێوەچوو. ژمارەیەک لە دەست و پەیوەندیەکانی ڕژیم هاواریان بەرز کردەوە کە گۆیە کە خەڵک داستانێکی تریان دروست کرۆ یەکپارچە بەشداری هەڵبژاردنەکەیان کردووە. ئەحمەد وەحیدی بەرپرسی وەزارەتی ناوخۆیی هاتە ناو شانۆی هەراسانسازی کرد و وتی ببورن هەرای ساز کرد و وتی خەڵک حەماسەیان دروست کرد. من سپاسگوزارم بۆ ئەو خەڵکە بۆ هەموو هاوکارەکانم لە وەزارەتی ناوخۆ. ئەم وتارە کلیشەیە کە لە قەڵەمی ئەم وەزیرە سەرچاوی گرتووە پێویستی بە لێکدانەوە نییە، بەڵام ئایا بەڕاستی ئەم وەزیرەی ناوخۆ نەیدەزانی ئاستی بەشداریکردن چەندە؟ ئەگەر بێدەنگ بووایە و هیچی نەگوتایە باشتر نەبوو بۆ دەسەڵاتی بێدەسەڵات؟ کاک سەردار هەروەها دەڵێ ئەو درۆیە کە سەرەتا لەلایەن خۆمەینی دامەزرێنەری ڕژیمەوە دەستی پێکرد وردە وردە بۆ بە ئامرازی جێکەوتوو لە حکوومەتی کۆماری ئیسلامی، بۆیە هیچ قسەیەکی دەسەڵات لە نێو خەڵکدا بائەخێکی نییە و مانای خۆی لە دەست داوە. ئەم ڕاستیە لە هەڵبژاردنەکانی ئەم ساڵانێ دواییدا خۆی نیشان ئەدات. خۆلی دووەمی پەرلەمانی 12 بە ناو هەڵبژاردن لە ڕاستیدا هەم قەیران بوو هەم کارەسات بۆ دەسەڵات. پێویستە بپرسین کێ بەرپرسە؟ لە تاران کە زیاتر لە 7.5 ملیۆن کەس مافی دەنگدانیان هەیە تەنیا 7% بەشداری ئەو یاری و نمایشە بێمانایانن کردووە و کەسانێک چوونەتە ناو پەرلەمان 12 کە هیچ زانیاریەکیان لەسەر کۆماری ئێران نییە. ئەوان تەنیا گوێڕایەڵی وەلی فەقین. ئەم دۆخە کۆماری ئیسلامی کە سیاسەتەکانی کردەوەکانی بە پێچەوانەی ئەوات و ئارەزوەکانی خەڵک بووە بۆ خۆی بەدەستی خۆی خۆڵقاندوویەتی. ئەلبەت بە نەزەر ئەگات کە دەستگای ڕێبەری زۆر نیگەرانی ئەم وەزعە نین. خامنەیی بەدوای یەک دەستکردنی حکوومەتی ئیسلامی ئێستا بیر لە یەک دەستکردنی کۆمەڵگای ئیسلامی لە ئێران دەکاتەوە. لاوە بۆچوونێک ئیتر ڕووی لە بەشی زۆری خەڵک نییە. هێشتا ئەوەندە عەقڵی هەیە کە بزانێ زۆربەی خەڵک لە دژی دەسەڵاتەکەیانن. بۆیە هەوڵی خۆی تەرخانی کەمایەتیەکە کردووە کە یەکدەست کۆمەڵگای ئیسلامی مسۆگەر بکات. و ئەمە بە ڕێگاچارەی مانەوەی دەسەڵاتی دەزانێت کەوا بوو بەشداری بەرچاوی خەڵک لە نمایشی هەڵبژاردنەکانی ئیتر مەبەستنی و دەردیسەری زۆرترە. ئەو هەوڵی خۆی خستوتە سەر کەمایەتیەک کە تا لە ڕێگای ئەوانەوە سیاسەتەکانی خۆی بباتە پێشەوە. ساخت هراسیده‌ای از دل یک رنگ ما شرح شجاعت بخوان از خط آهنگ ما ریزد چنگی به ننگ تکیه به اورنگ ما شیشه در آورده ای تا شکنی سنگ ما به نفرین گیرنده مادران به فریاد پاشیده بر آسمان به خشم خروشیده از خاوران به اوسیان بشکوه نسل جوان برون کن سر از زیر یوغ بردگی برآور سرود زندگی رها کن دل از بغض مانده در گلو تو هم با همه جهان بگو رها شو ز قید آرزو نگه کن به صبح پیش رو چه مانده از این شب به جز دلک غم به شادی بزن طرح تازه ای رقم بزن پا به تخت واژگون بشو دست و صورت به آبشار خون
مشت لاله گون نگر به پروانه ها در حصار پیله ها به آزاد در بند و حصر میله ها برای شهیدان خفته در خفا آه برادر مزن شیشه خواهر به سنگ خام مباش و مخور نان حرام است و فن آنچه به خون شسته ای جان عزیز من است گوش کن ای هموطن بانگ رسای زن است برون کن سر از زیر یوغ بردگی برآور سرود زندگی رها کن دل از بغض مانده در گلو تو هم با همه جهان بگو زندگی آزادی 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 چاوان هاوڕێ مۆژگان نامەیەکی پێش ڕووداوی کوشتنی ڕئیسی بۆ نردوین بەڵام چون بابەتەکەی مربوطە بە دۆخی ئێستا ئێران بە لەبەر چاوگرتنی ئەم ڕووداوە دەیخوێنینەوە. هاوڕێ مژگان نووسیوێتی و سەرۆکۆماری ئێران بە درۆ و قسەی زل باز لە گەشەی ئابووری دەکات و لە کۆبوونەوەیەکدا دەڵێت ئێمە ئێستا لە باشگای زلهێزەکانی جیهانداین. بێگومان هیچ بەڵگەیەک نیشان نادات کە چۆن ئێستا خۆیان هاوشانی زلهێزەکانی جیهان دەزانن. لەو کۆبوونەوەدا کۆمەڵێک هەلپەرست هاوار دەکەن کە ڕاستە دەڵێن درۆ هەرچەندە گەورەتر بێ باوەڕپێکردنی ئاسان. ئەڵبەت چۆنیەتی مەرگی ئەم درۆیە ئاشکرا کرد دەرحەحاڵ هاوڕێ موژگان لە ئێدامەدا نووسیوێتی ئەم قسە لە حاڵێکدایە کە بەشێک لە شارەزایانی کۆمەڵناسی مامۆسایانی زانکۆ و تەنانەت بەشێک لە بەرپرسانی ڕژیم هۆشداری دەدەن کە کۆمەڵگا بەرەو داڕمان و تەقینەوە هەنگاو دەنێت. دانیال ئێلهاشم مامۆستای زانکۆ و شارەزای گەشەپێدان باس لە قەیرانی قوڵی ئابووری دەکات و باز لەوە دەکات کە هەفت لە گەورەترین کۆمپانیای بەرهەمهێنان لە سەرەتای ساڵی 1403دا ڕوبەڕووی کەمبوونەوەی بەرچاوی بەرهەمهێنان بوونەتەوە بە بەراورد بە هەمان قۆناغ لە ساڵی ڕابردوو. هەروەها 6885 کارگە دەرگاکانیان داخستووە. لەوانە کارگە گرنگەکانی پۆلی ئیکریل کە لە ئێراندا بە دایکی قوماش دادەنرێت. چکە لەوەش باسی کارگەی شەکری کەرەش دەکات کە ڕۆژانە بەرهەمی 300,000 هەبووە و ئێستا بەشێکی داخراوە. هەروەها کۆمپانیەکانی تریوە کۆمپانیەکانی دەرمانی داروگەر کە تەمانیان چەندەیە بووە بەشێکی بەرچاوی داخراوە. یەکێک لە هۆکارە گرنگەکانی داخستنی ئەم دامەزراوە پیشەسازی و دەرمانی و تەندروستیانە نەبوونی غاز و کارەبا و کەرەستەی پێویست بووە. ئێستا پرسیار ئەوەیە چۆنە لە وڵاتێک کە دووەمی جیهاندا لە ڕووی سەرچاوی غازەوە ناتوان غاز بۆ ئەو پیشەسازیە دابین بکەن. ئێستا ئەم سەرۆکە نەزانە چۆن باسی ئەوە دەکات کە لە یانەکانی زلهێزەکانی جیهاندان. بەڵێ چاوان هەندێک جار ئەم کەسە نەزانە مەبەست سەرۆکۆماری تیاچوو ڕئیسیە. باسی گەشەی ئابووری دەکات بەبێ ئەوەی تێبگات لە دۆخی ئابووریەکان لە چەند ساڵی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕۆژ لەگەڵ ڕۆژ خراپتر بوو ئێستا لە لێواری داڕەماندایە. گەشەی ئابووری خۆی لە پێوەرەکانی ژیان و سفرەی خەڵک و زیادبوونی بەرهەمهێنان لە بوارە جیاوازەکانی پیشەسازی کشت و کاڵ خزمەتگوزاری و هێتد و کەمبوونی بێکاری نیشان دەدات کە ئەمانە لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی مانای نییە. ئەوان گەشەسەندن بە سازکردنی موشک و پەهەباد و تەیارکردنی هێزی سەرکوت دەزانن. بەڵێ هاوڕێ گۆڵناس پێش ناو بڕێک بە پەیامێکی تری کاگ ئاکامە بەڵێ بخۆینەوەکە نووسیویەتی هانا ئارنێت لە جوانێکی سەرنج ڕاکێشی هەیە و دەڵێت دەسەڵاتی ستەمکار لە دوو قۆناغدا تند و تیژی و تاوان ئەنجام دەدات. یەکێکیان کاتێکەکە تازە دامەزراوە و دەیەوێت دەسەڵاتەکەی سقامگیر بێت، ئەوەی دیکەشیان کاتێکەکە خۆی لە مەترسی داڕمان و لە ناوچوون دەبینێت. ڕێگووە کۆماری ئیسلامی هەرکە خزایە دەسەڵات بە سەرکوتی ڕاپەڕینی خەڵک دەستی پێکرد. هێرشی کردە سەر کرێکاران، ژنان و زانکۆکان. هێرشی هێنایە سەر کوردستان و قەسڵ و ئامی ساڵی 60 هەساوی بۆ ڕێخست. ئێستا بە هەمان شێوە ئێمە لە قۆناغی دووەم داین کە دەتوانین هەڵسوکەوتی ڕژیم بە پێ ئەو قسای ئارند هەڵسەنگینین.
تند و تیژی و تاوان گەیشتوێتە ئەو پەڕی خۆی کە دەلالەت لە مەترسی داڕمان و لە ناوچوونی دەسەڵاتە. زۆر سپاس بۆ کاک ئاکام بۆ نامەیە گۆڵناز ئەگەر موافق بووی بە ناوبڕێک ببینی دوایینەوە سەر باوەتەکە. بەڵێ نسیمەکەی سەردی پاییزی چ بێڕەحمی چ دڵبەردی سووری گۆڵ و سایازی گوڵزاران ئەبەی تۆ ڕوو بەڕەنگ زەردی ئیتر ناپرسی بەم کاران هەزاران دڵبرین داوەرایە ئیتر ناپرسی بەم کاران هەزاران دڵبرین داوەرایە. هزاران زۆڵ و شەو و بولبول سەفای هێنایەوە بۆ گوڵشەن لە دەوری ئاهریزی سنبول ئەتۆ پاییز گوڵێشەکەن بەجۆرێ بجوره بلبل تورا
بنغمه شاید مساله هزاران صبح و بلبل صفایی نایب و گلشن لدوری آهرزی سنبول تو پاییز گل شاکن بجوره بلبل تو را بجوره بلبل تو را چاوان هاوڕێفەتانە لە سوێدەوە نامەیەکی کورتی بۆ نردوین و نووسیبێتی بەڕاستی لە دنیایەکی سیردا دەژین بەها مرۆڤایەتیەکان بە ئاشکرا پشت پێ دەخرێ و هەوڵ ئەدرێت تا بکرێ بە ڕوخساری ئاسایی کۆمەڵگای بەشەری. لەم ڕۆژانەی دواییدا ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیان کە زەخیرەی غەزا و خێوەت و پێداویستی دەرمانی بۆ نزیک بە 2 ملیۆن کەس لە غەزا تەواو بووە. لە حاڵێکدا ئەم ژمارە ئینسانە پێویستی بە پەلەیان بۆ گەیاندنی یارمەتی هەیە. ئەم ڕێکخراوە کە وڵاتانی سەرمایەداری تێدا ئەندامن ڕێکخراوێکە کە هەمان ئەندامان بودجەیەکی زەبەلاح لە داهاتی هەمان خەڵک خەرجی هێزە نظامیەکانیان دەکەن. هەزینەیەکی زۆر خەرجی سیاسەتی شەڕەنگیزانەکانیان دەکەن. ئێستا ئیتر بودجەیان نییە تا یارمەتی مرۆیی بگەێنە دەست خەڵکێک کە بەهۆی سیاسەتەکانی ئەوانەوە ماڵوێران و دەربەدەربوون. هەر یەک ڕقم یارمەتی نظامی ئامریکا و وڵاتانی ئەوروپا بۆ ئیسرائیل کە جنایەتی ئاوا سامناک دەخڵقێنێ و 2 ملیۆن ئینسان لە غەزە چاوەڕێی نان و پێخۆرێکن کافیە بۆ ئەوەی ئەم خەڵکانە کەم لە برسیەتی و بێداوا دەرمانی لە ناوچن. بەڵام ئەوان هەمویان پێویستیان بە شەڕ هەیە تا لەم ڕێگەوە بە فرۆشتنی کەرەسەی نظامی قازانج و بەدەست بێن و پێویستیان بە شەڕ هەیە تا جێگە و پێگەی خۆیان بەهێز بکەن. جا خەڵک لەوانە خەڵکی بێتاوانی فلستینیان هەر شوێنێکی تر لە ئاکامی ئەم سیاسەتانە قوربانی دەبن. ماڵوێران و ئاوارە دەبن و یان لە برسێتیدا تیا دەچن و دەستڕاگەیشتن بەدەوا و دەرمان بێبەشن. ئیشی ئەوان نییە زۆر بەڕاحەتی دەتوانن پاساوی بۆ بێنەوە هەر کاتێکیش بەرژەوەندیەکانیان کەوتە مەترسیەوە دروشمی درۆینەی دموکراسی و مافی مرۆڤ بەرزەکەنەوە. بەڵێ زۆر بەجاخەوە لە دنیایەکدا دەژین کە لە جیاتی ئەوەی سەروەت و سامانی بە ئینتهای لە خزمەت بە ڕەفاه و ئاسایش و خۆشگوزەرانی خەڵکدا بوایە بە پێچەوانە ئێستا هەمان خەڵک دەبێت چاوەڕوانی گەیاندنی پاروەنانێک بن کەچی ئەوەشیان لێ دەرێغ دەکەن. بۆچی وایە؟ وەڵامەکە یاسانە. چۆن لە دنیای ئەمڕۆ ئینسانیەت و پاراستنی حرمەت و کەرامەتی ئینسان حکم ناکات ئەوەی وا حکومەکات قازانج پەرستی سەرمایەداریە کە بە کەرەسەی نظامی و شەڕ و تیرۆر پارێزگاری لێ دەکرێت. فەتانە لە درێژەی نامەکەیدا دەنووسێ بە پێ زانیاریەکان لە 600,000 کەس لە ڕەفەح هەڵاتون و هەروەها پچل لە 100,000 کەس لە غەزە بە پێ بڕیاری ئەرتەشی جنایەتکاری ئیسرائیل حەشارگاکانی خۆیان بەجێهێشتووە. هەمووی ئەمانە ناردراون بۆ گۆیا شوێنێکی بەشەردۆستانە لە جنوبی غەزا کە ئەم شوێنەی بەناو بەشەردۆستانە تەنیا فەرقی ئەوەیە لەوانەیە بۆمب و موشەکەکانی ئیسرائیل نەیان کوژێ بەڵام لە برسیەتی و نەبوونی پێداویستیەکانی ژیان لەناو دەچن. دەبێت بە سازمانی ملەل و هەموو نوێنەری ئەو وڵاتانە لەم سازمانە بێژین ڕووتان ڕۆژ. بەڵێ گۆڵناس بینەرێکمان کە خۆی بە هاوڕێ ناساندووە لە مەهابادەوە نامێکی بۆ نردوون و نووسیوێتی هاوڕێیانی بەرنامە ئێمە بێنەران سڵاوتان لێ بێ ماندوو نەبن. بەنیازم لەم نامەیەدا چەند بابەتی سیر لە کردەوەکانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی خەمەڕوو مەش سڵاوی لێکەین دەستخۆش بۆ نردنی نامەکەت. ئەلبەت کۆماری ئیسلامی بەگشتی لە دنیای ئەوڕۆدا سەیرە و کار و کردەوەکانی لەگەڵ هیچ بەهایەکی ئینسانی نایێتەوە، بەڵام هەر لەم ماوە کورتەدا ئاماژە بە چەند بابەت دەکەم. هاوڕێ ئێدامەی ئەدات و دەڵێ حتمەن ئێوەیش ئاگاداری خەبەری خۆپیشاندانی زانکۆکانی چەندین وڵات لەوانە زانکۆکانی ئامریکا
لە دژی شەڕ و دژی سیاسەتی شەڕانگێزی دەوڵەتی ئیسرائیل هەن. گومانی تێدا نیە ئەم ناڕزایەتیانە گرنگ و بێوێنەیە. گرنگە چونکە پرسی سەرەکیەکەی فەلەستینە و دژی سیاسەتی دژە ئینسانی دەوڵەتی ئیسرائیلە. ئەم ناڕزایەتیانە کاریگەرن، بە تایبەتی ڕەنگە لە داهاتوودا کاریگەریەکانیان زیاتر بێت، بەڵام شێوازی بەرگریکردن لەو ناڕزایەتیانە و شەرمەزارکردنی پۆلیسی ئەمریکا لەلایەن دەسەڵاتی سیاسی لە ئێران زۆر سێرە. ڕەخنە لە شێوازی مامەڵەی پۆلیسی ئەمریکا دەگرن کە ئەلبەتە جێگای ڕەخنە و شەرمەزارکردن هەیە، بەڵام چاو لە خۆیان ناکەن کە ڕەفتاریان لەگەڵ ناڕزایەتی دەربڕین چەند قات خراپتر و دژە ئینسانی ترە. عجیبتر ئەوەیە کە ڕادەگەێنن کە حازرن بورسیە بە خوێندکارانی ئامریکایی بدەن کە بێن بۆ ئێران تا لێرە بەهۆی حجاب سەرکوتیان بکەن. ئەلبەت ئەم سیاسەتی یەکبام و دوو هەوا لە نێو ئۆپۆزیسیۆنی ڕازدا دەبینرێت. دژ بە سیاسەتی سەرکوتی پۆلیسی ئێرانن، بەڵام لە ڕەفتاری سەرکوتگەرانەی پۆلیسی ئەمریکا پشتیوانیانەکەن. بەڵێ چاوان هاوڕێ لە درێژەی نامەکەیدا دەڵێ بابەتێکی تر کێشەی حجابە. کاتێک ئیمام جومعەی مەشە لە یەکێک لە لێدوانەکانی بۆ دیفاع لە حجاب ئاماژە بە شاهنامە و چیرۆکی مەنیژە دەکات، وا دیارەکە کەوگیری دەسەڵات لە بنی مەنجەڵەکەی داوە. ئەوان واتە کۆماری ئیسلامی لە ماوەی دەسەڵاتیاندا بایەخێک بە ئێرانی پێش ئیسلام ناتەن، بەڵام ئێستا ئاماژە بە کارێکترە خەیاڵی و ئەفسانەیەکانی شاهنامە دەکەن بۆ ئەوەی خەڵک ڕازی بکەن. سەیرەوەیە کە ئەفسانەکەیش ڕاست بە پێشەوانەوەیە. ئەلبەت ئەم پێداگریە بێمانایە لەسەر پرسی حجاب ڕازگرێدراوە بە یەکێک لە بنەماکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی. ڕوخانی ئەم سەنگەرە بە ڕوخانی خۆیان دەزانن، بۆیە شەرم و حەیایان وەلاناوە بە سادەترین و بێماناترین ئەدەبیات خەریکی سەپاندنی حجابن و خۆیان وەکو هەمووزان و پابند بە ئەخلاقی ئیسلامی پێناسە دەکەن و ڕێنمایی ئەو کەسانە دەکەن کە تەنانەت ناوێرن بە شێوەیەکی لۆژیکی ڕوبەڕوویان ببنەوە، چونکە بە ئاسانی مەیدانی دیالۆگ و منتێق لە دەست دەدەن. بەڵێ سێرترین بابەت لە بواری گەندەڵیدایە. یەکێک لە تایبەتمەندیەکانی جەریانی دەسەڵات بانگەشە بەرەنگاربوونەوەی گەندەڵی و ئەم جۆرە قسانەیە، بەڵام سرەڕای ئەم قسانە گەندەڵی بە شێوەیەکی جدی زیادی کردووە. ئەم حکوومەتەکە سەرۆ کۆمارەکەی لە ناوچوو لە پێشدا هەوڵیدا گۆیا ئێرادەی ناسینی خۆی لە دژی گەندەڵی نیشاندات بە دروستکردنی دادگای تایبەتی دژە گەندەڵی وای دەرخستکە گەندەڵی بەری پێدەگیریە، کەچی هەر لەو ماوەیەدا چەندین پەروەندەی گەندەڵی ئێفشاکرا و ئێستای سەرنجامیان دیار نییە. لەوانە بابەتی ناوەندی ئاژەڵداری چای دێبژ، مەزرای باغی گۆڵ، بابەتی ئەوقاف، دانی وامی هەزاران ئێزارەی شارەزاری چاران بە کەسانی نزیک بەخۆی، داڕژان و داپژان بۆ ناو ئەمەڵیاتی سایبری، شۆردنەوەی پوڵ و بابەتی ماشینەکان بۆ نوێنەرانی مەجلیس و حیف و مەیلی ئاقازادەکان و زۆر بابەتی تر. معلومیان کردکە مەستی ئاسنینی ئەم حکوومەتە بۆ بەرگرتن بە گەندەڵی هیچی پێ ناکرێ، چۆن گەندەڵی لە ئاوا حکوومەتێکدا سیستماتیکە و بەشێکە لە شێوازی دەسەڵات. وڵاز بامنیش ئەمە بە قسەکانی هاوڕێ زیاد بکەم کە بە گەندەڵی دارایی دەبێ گەندەڵی ئێداری ئەخلاقی و سیاسیش زیاد بکرێ. هەموو ئەمانە بۆ کەسێکی کە لە ئێران دەژی ئەوەندە ئاشکرایە کە بۆ سەلماندنی پێویست بە خستنە ڕووی داتا و ئامار نەکات. لە ڕاستیدا گەندەڵی سەرتاپای ئەم دەسەڵاتەیەدا گرتووە. ئەلبەتە ئەم دیاردەیە بە هیچ شێوەیەک دوور لە چاوەڕوانی نییە. لە ڕاستیدا هەر ڕێکخرا و تەشکیلات و سیستمێک لە کۆتاییدا شکلی ڕێبەرایەتیەکەی بەخۆیەوە دەگرێت. کاتێک دام و دەستگایەک لەسەرەوە گەندەڵ بێت، ژێر دەستەکانی خۆی و تەواوی سیستمی ژێر ئێزارە و کۆنتڕۆڵی خۆی لە خوارەوە بە گوێرەی مۆدلی ڕێبەری خۆی لە قاڵب دەدات. گەندەڵی ئێداری، دارایی، ئەخلاقی و سیاسی ڕژیمی ئیسلامیش لەسەرەوە دەستی پێکردووە و ئاسەکانی خوارەوەی گرتووەتەوە. ڕاهەندەکانی گەندەڵی ئێداری و دارایی لە ئێران بە ڕادەیەک پەرەیسەندووە کە ئەم وڵاتەی لە ڕیزی گەندەڵترین وڵاتەکانی جیهاندا داناوە. بەپێی راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی شەفافیەتی نێونەتەوەیی، کۆماری ئیسلامی یەکێکە لە 8 گەندەڵترین ڕژیمەکانی جیهان و بەم پێش تەنیا لەگەڵ ڕژیمی دەسەڵاتدارەکانی وڵاتانی وەک سومالی، سوودان، ئەفغانستان و عێراق بەراورد دەکرێت. بەڵێ دروستە چاوان زۆر سپاس بۆم زیادکردنە. هاوڕێ لە کۆتایی نامەکەیدا دەنووسێ یەکێکی دیکە لە بابەتە سەیرەکان کە زۆر دیارە دژایەتی بەردەوامیان لەگەڵ گرانبوونی نرخ و
ڕۆشتنی فرمێسکی تمساحانە بۆ هەژاران و خەڵک لە سەردەمی ڕۆحانیدا بوو. بە پێچەوانەی ئێستا داوای بێدەنگی و تحملکردنی بەرزبوونەوەی نرخی پێداویستیەکانی ژیان دەکەن، ئەم سیاسەتە سیر و سەمەرانە حاصڵی دەسەڵاتێکە کە لە قەیراندایە و بە هەمان شێوە لە مامەڵەکردنیان لەگەڵ پرسەکانی سیاسەتی دەرەوەدا بەڕوونی دەبیندرێت. زۆر زەحمەتە هەموو بەرگەی ئەم ڕەفتارانە بگرن. زوو یان درەنگ دژایەتی لەگەڵ حکوومەت و سیاسەتەکانی کاریگەریەکانی خۆی دەردەخات. چاوان بهنام لە تارانەوە نامەیەکی بۆ ناردوین و بە کورد باسی دوو بابەتی کردووە. نووسویەتی بەرپرسی قەرارگای بژاندنەوەی ئەمری بمعروف و نەهی ئەز مونکەر وتیە بە نیازە خولێک لە بڕوانامەی ماستر و دکترا وەکو بواری کردەوەی چاکە و قەدەغەکردنی خراپ دەست پێ بکات. بەم جۆرە ئەم قەرارگایە کە دیارە سەربەخۆ ناتوانێت بڕیاری وا بدات و حتمما چرا سەوزی باڵایان وەرگرتووە بە دیازە دەخاڵەتکردن لە ژیانی تاکە کەسیدا بدات بیکە بە فەرهەنگێکی عمومی. ئیتر شتێک بە ناوی حرێمی خصوصی لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا مانای نامێنێ. هەر کەس بۆی هەیە دەخاڵەت لە ژیانی کەسانی تر بدات و بە بیانووی هاندان بۆ چاکە و بەرگرتن بە خراپ. بهنام لە بەشێکی تری نامەکەدا ئاماژە بە سەردانی شارەداری زەنجان بە قوتابخانەی ئیمام حەسەن دەکات کە دەرسی قورئان دەڵێتەوە. لە سەردانەکەدا مدیری مەدرسەی کچانی قوتابخانە بە حجابی کامڵەوە بەڕیز دەکات تا لە بەرامبەر شارەدادا سەر نوێەکەن. لە پێشەدا لەوانەیە بیر لەوە بکرێت کە ئەمە ئیشی مدیری قوتابخانەیە کە ڕزیلانە بۆ خۆشیرینکردن ئەو کارەی کردووە. ئەلبەت هەر ئەمەیش نیشان لە سیستمێکی گەندەڵە کە ڕێگای چاپلوسیکردن بۆ بەدەستهێنانی پلە و پایە جێخستووە. بەڵام هەمووی ئەمە نییە. لە هەمان کادا نیشانەی فەرهەنگی پیاوسالاری و سەرکردگەری لە سیستمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە. ئەوان فێری قوتابیەکان دەکەن کە سەر نوێەکەن. بە هەمان شێوە فێریان دەکەن کە بەرامبەر بەستەم و نابەرابەری لە ژیاندا سەریان نوێ بێ. سپاس لە بهنام بۆ نردنی ئەم نامەیە. گۆڵاس لە ڕاستیدا سەرانی ڕژیم کاتێک باس لە لێواری گەیشتن بە لووتکەدان یان کاتێک وەزیری پەروەردە باس لە نمونەبوونی خۆیان دەکات معلومە کە چیان لە مێشکدایە. ئەوان سەر لە نوێکردنی خەڵک بە لووتکە دەزانن تا بە ساتی ستەم و نابەرابەری بەردەوام بێ. بەڵام کچانی ئێرانی بە بەرخۆردانی ڕۆژانە لە قوتابخان و لە شەقامەکان ئایدۆلۆژی باڵادەستیان تێکشکاندووە. پێویستە وێ ڕای شەرمەزارکردنی ئازاردانی قوتابیان داوا لە مامۆستایان و دایکان و باوکانی وشیار بکەین کە لە بەردەم ئەم سوکایەتیکردن بە قوتابخیان بوەستێن. پێویستە بە دەسەڵاتدارانی سیستمی پەروەردەیی بگوترێکە ئایدۆلۆژیا و گوتاری پەروەردەیی ئێوە لە قوتابخانەدا شکستی هێناوە. ئەم وێنەیە ڕەمزی کشانی ئێرانی نییە. ڕەمزی کشان و خوێندکارەکانی ئەم وڵاتە کەسانی وەک ژینە، نیکە، سارینە، ئارمیتا و هەزاران کچ و کوڕی وێرن کە لێتان یاخی بوون و حاضر نەبوون سەرتان بۆ نوێک. کەسانێک کە بەهۆی بەرخۆدان لە دژی سیاسەتە ناڕەواکانی ئێوە گیانیان لە پێناو ئازادی و یەکسانی بەخت کرد. بەڕاستی ئەم کەسانە کابوسی دەسەڵاتن. کەواتە چاوەڕوانی یاخیبوونی قوتابیان و کچان و کوڕانی قوتابخانەکان بن. دەبێ بڵین هێشتا دەسەڵاتتان هەیە و دەتوانن ئەم نمایشە گاڵتە جارانە بەڕێوە بن. بەڵام ئەمە سەرەتای کۆتاییە بۆ ئێوە و قوتابخانە ئاینی و تایبەتەکان تا مێژووی ئەم ڕاستیە گەواهی ئەدات.
زۆر بەجاخەوە ئاگادارکراینەوە ڕۆژی پێنجشەممەی هەفتەی ڕابردوو 27 گوڵان کاک بەشیر محەممەدی خەڵکی یاوایی نەوەڕا بەهۆی ڕاوەستانی دڵەوە ماڵاوایی لە ژیان کرد. کاک بەشیر هەروەکو زۆربەی خەڵکی کوردستان ڕەنج و کوێرەوەری بەدەست ڕژیمی شاوە کێشا بوو و هەر لە سەرەتای منداڵیەوە لەگەڵ ڕەنج و زەحمەت ئاشنا بوو.
هەر ئەو ڕەنج و کوێرەوەریانەی ژیانی لە حکوومەتی مەلاکاندا کاک بەشیری پتەوتر و شێلگرتر کردبوو کە پشتیوانی لە بزوستنەوەی شۆڕژگەرانەی کوردستان کات و بە هەر شێوەیە کە لە دەستی هات لە یارمەتی مادی و معنەوی بەو شۆڕشە کۆتایی نەدەکرد. ئەو بۆ بژێوی ژیانی خۆی و بنەواڵەکەی هاتوشوی کوردستانی عێراقیە کرد و بە چاوی خۆی ئەیدی خەڵکی زەحمەتکێش لە هەر گۆشێکی ئەم جیهانە بێت بەشی هەر مەینەت و کوێرەوەریە. ڕەنج و شەونەخۆنی بۆ بژێوی ژیان ئەوی خاراوتر کردبوو کە هەتا لە ژیاندا بوو پشتیوانی لە شۆڕش بکە و بەکردەوە لە جێگای لە ناو جەماوەردا بە دڵسۆزی و لە خۆبردووی بناسرێت. کاک بەشیر کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی هەموو لایەک بوو. کاک بەشیر لە ساڵەکانی 1358 تا 1370 یار و یاوەری پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. بەتایبەت پەیوەندی ڕاستە خۆی لەگەڵ گوردانی شوان و دەستەی سازماندەی ناوچەی سنە بوو. کاک بەشیر بۆ پەڕی لێبوردوئی لە ژیاندا بۆ کۆمەک و دڵسۆزی بۆ ئەوانەی ڕۆژێک لە ڕۆژان لە بەرامبەر بەو حکوومەتە جنایەتکارە خەباتیان کردووە لە خۆبردووی نیشانەدا. زۆر بەداخەوە کاک بەشیر ڕۆژی پێنجشەمە 27 گوڵان بۆ هەمیشە دڵەگەڵەکەی لە لێدان دەکەوێت و ماڵاوایی لە ژیان دەکات. یادی کاک بەشیر و تەواو ئەوانەی واتوانیان لە ناو جەماوەردا بەکردەوە ببن بە جێگای متمانەی خەڵک بەرز و بەڕێز بێت. نمونەتان زۆر بێت یادگارەکانی گیانبەخت کردووان و لە خۆبردووانی ڕێگەی ئازادی و یەکسانی و ئەو کەسانەی مافی خەڵکی کوردستانیان گەرم ڕاگرت. ئێمەیش بەم بۆنەوە پڕ بەدڵ سرەخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی محەممەدی و هەموو خزم و دۆستان و بەتایبەت خەڵکی ئاواری نەوەڕە و ناوشەکە دەکەین و خۆمان بە شەرێکی غەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ڕۆژی دووشەممە سیویەکی گوڵانی 1403 هەچاوی تێکۆشەرێکی ناسرا و دێرینی کۆمەڵا کاک سەمەد فەخر خوسرەوی لە تەمەنی 61 ساڵیدا بەهۆی نەخۆشیەکی کتۆپڕەوە لە شاری پیرانشار ماڵاوایی لە ژیان کرد. کاک سەمەد کەسایەتێکی خۆشەویست و ناسرا و جێگەی متمانەی شاری پیرانشار و دەوروبەری بوو. کاک سەمەد ساڵی 1358 وەکو زۆربەی لاوانی شۆڕژگەڕی کوردستان بۆ خەبات لە پێناو ڕزگاری و سەربەستی هاتە ناوڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و بە کۆمەڵەوە پەیوەست بوو. کاک سەمەد لە ساڵی 1362 هەتاوی بەهۆی بارودۆخی نالەباری ژیانی بنەماڵەکەی بە ناچار گەڕایەوە سەر ژیانی ئاسایی خۆی. بەڵام کاک سەمەد قایمتر و بە ورەیەکی بەرزترەوە هەتا دووە ساتەکانی ژیانی پەیوەندی و تێکۆشانی خۆی لەگەڵ کۆمەڵە ڕاگرد و لەسەر ڕێبازەکەی وەفادار مایەوە وەکو خەباتکارێکی لێهاتووی کۆمەڵە لە ناوچەی پیرانشار ئەرکەکانی بەرەو پێش دەبرد. زۆر بەداخەوە کاک سەمەد ئەو هاوڕێ تێکۆشەرەی کۆمەڵە ڕۆژی دووشەممە سیویەکی گوڵان کتوپڕ دڵی لە لێدان دەکەوێت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان دەکات. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و پڕ بە دڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی ئازیزی هاوڕێی تێکۆشەرمان کاک سەمەد و هەموو خزم و دۆستانی و بەتایبەت خەڵکی شاری پیرانشار دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕ ڕێبوار. زۆر بەداخەوە کاک خوداڕەحم محەممەدی باوکی گیانبەختکردوویکی ڕیزەکانی کۆمەڵە هاوڕێ عومەر محەممەدی ناسراو بە عومەر لەنگەڕێز سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 1 جۆزەردانی 1430 تاوی لە ئاوایی لەنگەڕێزی سەر بە ناوچەی کەڵاتەرزانی پارێزگاری سنا بەهۆی هەڵکشانی تەمەنەوە ماڵاوایی لە ژیان کرد. کاک خوداڕەحم کەسایەتێکی خۆشنا و جێ ڕێز و متمانەی خەڵکی لەنگەڕێز و ناوچەی کەڵاتەرزان بوو. هاوڕێ عومەر محەممەدی ناسراو بە عومەری لەنگەڕێز ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی لەنگەڕێز سەر بە ناوچەی ژاوەرۆ لەدایک بوو. ساڵی 1360 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بەرپرسی 2 هەستەی تەشکیلاتی لە سنە بوو. زستانی 1362 هەتاوی پاش ئەوەی لە بەشی هەڵسوڕانی کرێکاری لە شەڕەکانی بەندەر عەباس، تاران و مەریوان و هیتر کەوتە بەر مەترسی گیران
بە ڕێنوێنی کۆمەڵە هاتە ناو ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و پاش تەواوکردنی دەورەی سەرەتایی فێرگەی سیاسی نظامی لە گورجانی ئارێز سازماندرا. بەهاری ساڵی 63 لەگەڵ هاوڕێیانی بۆ ناوچە داگیرکراوەکانی کوردستان بەڕێکرا و لە چالاکی و شەڕەگۆڕەکانی ناوچەی کەڵات هەرزان و کۆماسی کەمینانەوە لە درا و بەرقڕوو و چەندین چالاکی پێشمەرگانە بەشداری بەرچاوی بوو ڕۆڵی گێڕا. لە شەڕی ناوخۆی لە کوردستان لە ڕێکەوتی 21 ڕەشەمەی 1363 هەتاوی لە ناوچەی چۆمانی سەر بەبانە گیانی ئازیزی بەخت کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی کاک خۆدا ڕەحم و هەموو خزم و دۆستان و ئاوایی لە نەڕێز و ناوچەی کەڵات هەرزان دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران لەگەڵ چاوان هێوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندیەوەی خۆشەویست بێ تا بەرنمەیەکی تر و ئێمە و بینەرانێکی تر هەرشاد و بەختەوەر بن. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆسایی بەرنامەی ئەمڕۆمان چاوەڕێ نامە و ئیمەیلی ئێوەین بۆ هەرچی ڕازاندنەوەی بەرنامەکەمان پەیوەندیمان پێوە بکەنی و ئەڕاو بۆ چوونی خۆتان لەسەر ئەم بەرنامەیە و بابەتەکانتان بۆمان بنێرن لە ڕێگای ژمارە تەلەفۆن و ئیمەیلێکە ئێستا لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانتان دەیبینن. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر و ئێمە و بینەرانێکی تر ماڵەوە.